یەکی قەزابەر دەرەژ ژیێوی 17 ساڵە و ژێلای چەند هەڤەڵێکی نوێڤە گۆڵچی سکێکاوی لە ئێک ژێ نەخۆشخانەیەن هەولێرێ هێتە دەرینان و بێبەهای 45 ملیۆن دیناران دفروشن. ئەو وڵاتیە ژی بەڕێکا کەناڵێ بادینان سات بەحسا vê ڕیدانێ دکات. ئەم هاوڵاتیە تەمەنی 17 ساڵە و دانیشتووی قەزای بەردەڕەشە لە لای چەند هاوڕێکەوە گورچیلەکەی یەکێک لە نەخۆشخانەکانی تایبەت لە هەولێر دەرهێنراوە و فروشتویانە بە بڕی 45 ملیۆن دینار. خۆشی باسی ئەم ڕووداوە دەکات. جار لە ماڵە بووم تەلەفۆنێکم هات برادرم بوو هاوڕێی خۆم بوو زۆر لە مێژە برادرین گوتی سەی فەراولێر گوتم بەڵێ هاتم گوتی گوتە 5 ملیۆن 45 ئافوان 20 کیلۆ منە باش ئەوەی یعنی زۆر لە حیلێم کرد زارە گوت بە خۆت پارە و دەکەی و گوتم باش وەڵا ڕۆژێک هەندێک پێ هەلدێم ئەو عەمەلیاتی ناکەم دوایێ لە هەڵاتنە منی تهدید کرد گوتی چەقۆی هاوڕەکانی ئەم هاوڵاتیان ناسنامەیان بە ڕێگەی نایەتی باوکیان هێناکردیانە ئینتەرنێت سەرگەریەکەیان من ئەمزاندا چوومە ژووری عەمەلیات خۆش پێوانە پڕسمە کەسێکی دی و دوو کەسێکی دی بم کان مزەوەر چا کرد چوومە ژووری عەمەلیات گوتی دوایە ئەو هەندە پارێش برادرێکی دی هات هی ئەو 6 ملیۆن بوو هاوڕێک هاتە ئەوێ وتی سەیف کوو بە پارەوە دەچی و ماڵ ئێستا دەزانت و گورچی لێ خۆت فروشتووە گوتی وەرە با پێکەوە پارەکەی خلاص دەکەین ئەو زە بڕۆوە کەس نازانیتن وەڵا پارەکەی هەمووی پێم خلاص کرد و بەخۆشانە لە خەستەخانەی ما و دڵشم توون دەبی زۆر عەقلیمیش تاوا نەما زۆر. لە دوای دەرکەوتنی لە ژووری نێشتەرگیری بڕی 6 ملیۆن دینار لە دوای خۆیان بەجێهێشت دواتر لە لای چەند هاوڕەکانی دیکەوە پارەکەیان لێی خواردووە و دەڵێت ئێستا باری تەندروستیم ناجێگیرە و حەز دەکەم جگە لە دەرهێنانی گورچیلە هەندێشتی تر لە لاشەم دەرهێنراوە. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات بەردەڕەش.